سڵاوتان لێبێت هاوڕێیان لە ڤیددیۆیەکی نوێ ئەم جارە زنجیرەیەکی نوێ گەڕاینەوەلاتان. زنجیرەکەی ئەم جارەمان هەر تایبەتە بە سکیوریتی، بەڵام ئەم جارە زیاتر تایبەتیەکەین بە سکیوریتی لە بواری وێبسایت یان وێب ئەپلیکیشن یان وێب دیڤلۆپمنت بە زمانی PHP ئیشەکەین. ئەمەش ئینشاءڵڵا بێتە زنجیرەیەکی نوێ. هیوادارم لایکی ڤیدیۆکان بکەن و سەبسکرایبی کەناڵەکە بکەن و ڤیدیۆکان بۆ هاوڕەکانتان بنێرن، شەیریکەن بۆ ئەوەی ئەم بتوانین بەردەوام بین، بۆ ئەوەی وانەکان یان ڤیدیۆکان درێژ نەبێت، با یەکسەر دەست پێ بکەین. تەمەحەن ئەبێ کە تۆ ئەم کۆژە دەست پێکەی بێ هەنێشت بزانی یەکێ لەوانە HTML و CSS و ئەمانە ئەبێ بزانیت لە بواری وێبسایتە، ئەوێ PHP باشی بە باشی بزانیت. یعنی من باسی ئەواکەم کە تۆ توانات هەیە کە بتوانیت وێبسایتێک بنیاد بدەیت، وێبسایتێکت دروست کردووە لە بواری سکیوریتیەکەی ماوە. اینجا ئەبێت کە وێبسایتەکەت دروست کرد، ئەو کاتە ئەبێت چەندێک توانات هەیە تا چەندێک بتوانیت ئەبێت لە ڕووی سکیوریتیوە وێبسایتەکەت بەرگری لە هەموو جۆرە ئەتاکێک یان شتێک بکە. بۆیە ئەوە شتێکی لاوەکی و بەدیهیە. ئەبێت تۆ کە وێبسایت دروستەکەیت و ماوەیەکی تر ئەگەر ویست ئۆنلاینت کرد لەگەڵ لەسەر هۆست و سێڤەرێک و بڵاوت کردەوە و خەڵک چووە سەری، ئەبێت بە شێوەیەکی زۆر باش و جوان لاینی سکیوریتیت باش کردی بێت، هیچ نەبێت 1670 لاین سکیوریتیت ئەبێت قەپات کرد بێت. بۆ ئێمە هەوڵەدەین لەم چەند دەڵقەی کە باسی ئەکەن زنجیرەیەکەیتر نازانم ئەگاتە چەند دەڵقە، باسی ئەو ئەتاکانە یان ئەو بەگانە بکەین یان ئەویتر ئەو شتانەی کە تووشی تۆ دێت و تا بتوانین ئێمە باسییانەکەین و ڕوونیانەکەینەوە. یەک شت هەیە پێش ئەوەی کۆرسەکە دەست پێ بکەین، شتێک ئەبێت هەمیشە لە خەیاڵت بێت. هەمیشە بە ئینگلیزی ئەڵێ don't trust the client. بۆ don't trust the client ئەڵێت هیچ کات متمانە بە کڕیار یانەکو ئەو یوزەر یان ئەو کەسێک کە دێتە سەر وێبسایتەکەت ئیتر کە ئینپوتەکان پڕەکاتەوە، ئەڵێ هیچ کات سیقەی پێ مەکە. تۆ یعنی بۆ نمونە تۆ چەند فیلدێکت هەیە وەکو ئەبینن لەمدا من شتێکی سادەم داناوە تەنها بۆ تاقیکردنەوە، کاتێک تو ئەمانەت هەیە نابێت بۆ نە تۆ پێت و تۆ لەوێ ئیمێل داخڵکە و لەوێ یوزەرنێم داخڵکە و لەوێ پاسوەرد داخڵکە. تۆ نابێت چاوەڕێی ئەوەی لێ بکەیت کە هەموویان بە قسەی تۆ ئەکەن، هەموویان جگە لە ئیمێل شتی تر داخڵ ناکەن، جگە لە پاسوەرد یان نەیم یان یوزەرنەیم شتی تر داخڵ ناکەن. هیچ کات نابێت چاوەڕێی ئەو شتە بکەیت. ئەبێ بزانیت کە ئەوان لەوانەیە ئەو کەسە هاکەر بێت و بێوێت وێبسایتەکەی تۆ هاک بکە. جا جۆری زۆرە، بۆیە ئەبێت هەموو کات فیلدی ئینپوتەکانت فیلتەرکەی. هیچ کات نابێت فیلدەکانت هەروە بە سادەیی، هەروە بە کراوەیی، هەروە بێ ئەوەی هیچ شتێک هیچ ڕێگرێکت هەبێت ئەبێت هەموو کات فیلتەریان کرد. جا قەت تۆ نابێت پشت بۆ بەستی بڵێ وەڵی کاکە ئەمە بۆ نمونە بڵێ کاکە من بۆ نە لەمە ئیمێڵت هەیە تایپەکەی یەکەی بە ئیمێل، کەسەکە لە ئیمێل زیاتر هیچی تر داخڵ ناکات. وانە کەسەکە ئەتوانێت لە وێبسایتەکەەوە لە براوزەرەکەت جاڤاسکریپت وەکو بینن بەشێکی تەیە کە ئەتوانین تۆ جاڤاسکریپت دەکار بخەیت دیسێبڵی بکەیت. بەشێکە لەم ناوەیە ئەتوانین جاڤاسکریپت دیسێبڵ کە ئەو کاتە هەرچی جاڤاسکریپت هەیە لەلایەن یعنی لەمەیە ئەمەتا disable javascript. ئەمە ئەمە داگرسێنم هیچ جاڤاسکریپتێک لەم وێبسایتە ئیش ناکات. یعنی کەسە گەر تۆ فیلدەکەتیش بە جاڤاسکریپت یان بە HTML وا لێکردی بێت کە بۆ نە هەنێک شت وەرنەگرێت ئەو کاتە هەمووی لە ئیشەکەوێت تێگەن. بۆیە تەنها حەلی تۆ ئەوەیە کە ئەبێت لە ڕێگەی باکین زمانی باکین یان PHP ئەمە ئیش بە PHP یەکەین، ئەبێت لە ڕێگەی ئەوەوە تۆوا لە یوزەر بکەیت کە پابند بێت بە شتەکانتەوە. یعنی ئەو لە هەر ڕێگایەکەوە بڕوات و ڕێک پێشی بیتەوە و نەهێڵی ئیشی خۆی بکات تێگەن. باش ئێمە بۆ نمونە وێبسایتێکی احتیاجیمان هەیە با دەست پێ بکەین. وێبسایتێکی احتیاجیمان هەیە وەکو بینن چەند بەشێکە. بەشی ئەمە لۆگینە،
ئەمە ساینەپە ئەوە لۆگینە ئەگەر کەسێک یوزەرێکی احتیاطی بیەوێت ساین ئەپ بکات یان وەکو لۆگین بکات باشە ئێمە کێشەکەمان لەکوێ کێشەکەمان لەوەیە کە لە کاتی ناردنی شتەکان بۆ داتابیس وەکو بینن ئێمە داتابیسێکمان هەیە لەمێ لە کاتی ناردنی شتەکان بە داتابیس کەسەکە ئەتوانێت سکریپتێکی PHP یانەکو سکریپتێکی جاڤاسکریپت بنێرێتە ناو داتابیسەکەت تێگەن ئەگەر تۆ فیلدەکانت فلتەر نەکردبێت کەسەکە ئەتوانێت فلتەرێکی سکریپتێکی جاڤاسکریپت یانەکو PHP بنێرێتە ناو داتابیسەکەت و لەو کاتەیە چی ئەبێت تۆ لە داتابیسەکە کە غەزم بوو دوای ئەوە پیشان ئەدرێتەوە لە وێبسایتەکەی وانە تۆ داتاکەی ناو داتابیسەکە هێنیتەوە پیشان دیتەوە لە وێبسایتەکە ئەو کاتە ئەتوانێت کێشە زۆر بۆ دروستەکە بۆ نمونە کەسێک ئەگەر لە فیلدێک لەمانە سکریپتێکی جاڤاسکریپت یان PHP نارد بۆ تۆ فیلدەکانێک هیچ فلتەر نییە و هیچ ئەمنت نەکردو ئەڕواتە داتابیسەکەت تۆ بۆ نمونە ئەتەوێت بۆ سکریپتێکی ریدایرەکشن بۆ نمونە ئەیباتەوە بۆ موقعێکی تر بۆ وێبسایتێکی تر تۆ شتێکت سکریپتێکی بۆ داناوە کە ئەیباتەوە بۆ وێبسایتێکی تر ئێستا نمونەکەمان شەر لەسەرەوە بێ تو ئەوە ئەڕواتە ناو داتابیسەکە دوای ئەوە لە داتابیسەکە عەرز دەکرێتەوە بۆ نمونە ئەکرێ بە پۆستێک یان ئەکرێ بە هەر شتێک ئەکرێ بە کۆمنتێک یوزەرەکە لە هەر شوێنێک یوزەرێکی تر لە هەر شوێنێک بڕواتە سەر ئەو بەشەڕێک ئەو ڕیدایرێکتە بێ بە وێبسایتێکی تر لەوانەیە یوزەرەکە لەو کاتێ هاک بکرێت لەوانەیە کوکیەکانی ببرێت لەوانەیە ئیتر زۆر شتەکرێت من ناتوانم ئێستا ئەو هەباسییان بکەم ئەینانی ئیتر بە پێی مێشکی ئەو هاکەراکەوێت کە ئیشەکە بۆیە ئێمە باشتر وایە ئیشی خۆمان قایم لە هەموو ڕۆیەکەوە بۆ ئەوەی کەس نەتوانێت بچووکترین شتیش بێت بچووکترین شی نەخوازراویش بێت لەناو داتابیسی ئێمە غەزنی بکاتی تر ئەمە دێنە سەر یەکەم شت کە ئەمڕۆ ئەیبین XSS کڕۆس سایت سکریپتینگ کڕۆس سایت سکریپتینگ چییە؟ هەر ئەوەیە کە باسمان کرد یعنی یوزەرەکە لە ڕێگەی فیلدەکانت ئەتوانێت کڕۆس سایت بکانی ئەو لە سایتی یوزەرە تۆ ئەو سکریپتێکە خات بۆ سایتی سێڤەر و لەوێ ئەتوانێت دەستکاری شتەکانت بکات و گوتمان لەوانەیە دەستکاری سێڤەرەکە لەوانەیە سکریپتێکی PHP یان جاڤاسکریپت دوڕاتە ناو داتابیسەکەتەوە و لەو کاتە کێشێکت بۆ دروستکات لە سێڤەرەکەتەوە با ئێمە یەکەم جار بزانین ئەم شتە چییە هەیمانە یەک شتیاوها بەسیط داخڵکەین ئەمە هەروە هینەکە بۆ نمونە بازۆ بێنین AA لەگەڵ AA ڕمزەکە 1 2 3 باشە ئەوە create account please login ئەڵێ ئەکاونت دروست بوو تکایە داخڵ بووە 2 3 باش ئێمە داخڵ بووین ئەڵێت welcome to dashboard AA ئێمە ئێستا بۆتانی باسکەم چی بوو لەمدا لە فۆرمی لە بەشی ساینەپەکە ئێمە یوزەرێکمان داخڵ کرد یوزەرێمەکەی ئێ لەگەڵ نامێکە شەر ئێ پاسوەردەکە 1 2 3 دوای لەو بەشێ لە بەشی لۆگینە لۆگینمان کرد لەم بەشێ لۆگینمان کرد و چ بوو ناو داتابیسەکە اینجا لۆگەوتمان کرد ئێستا بزانین کێشەکە لەکوێیە کە یعنی ئەو کەسێک کە ئەوێت تۆ هاکا کێشەکە لەکوێ بۆ نمونە وەکو لەولا بینی کە کاتێک شتێکی داخل کرد وەکو ئەبینێ هاکەرەکە دیقەتی ئەوادات ئەو نێمەکەی لەمێ داخڵ بوو بۆ نمونە نێمەکەی پیشان درایەوە یعنی فیلدێک لە داتابیس پیشان درایەوە کەواتە ئەم هەلەکە ئەقۆزیێتەوە چۆن ئەقۆزیێتەوە ئەڵێ مادام نێمەکە پیشانەداتەوە کەواتە من ئەبێت چی بکەم ئەبێت سکریپتەکە بخەمە ناو بەشی نێمەکەەوە باشە ئەو چۆن چیەکە بۆ نمونە ئەم سکریپتەی هەیە بۆ نمونە ئەم سکریپتەی هەیە کە سکریپت لۆکیشن دۆت href ئەیگوازێتەوە بۆ وێبسایتە WH سکوڵ ئەتوانێت ئەو ئیتر ئەو بەدڵی خۆی لەوانەیە بتگوازێتەوە بۆ ئیڤڵ سایتێک ئیتر هەر شتێک بێت کە بتوانێت کوکیەکانت ببا ئیتر ئانشی زۆرەکرێ ئێمە ناچینە قوڵای ئەوانە لەبەرەوەی ئێمە کۆرسی ئیتیکەڵ هاکینگ گۆشتانە نییە ئێمە تەنها باسی واکەین خۆت چۆن بپارێزی
بۆ نمونە ئەدبات بۆ وێبسایتە باشە یوزەر نێمەکەتیش بۆ نمونە ڕەگ پاسوەردەکەی شەرچی بە 1 2 3 ساین ئەپ ئەو یەکسەر ساین ئەپ بوو تێگەن ساین ئەپ بوو بێ ئەوەی بزانێت ئەو نەیمە چییە یان هەر شتێک کە تۆ ڤالیدەیت یان ڤالیدەیت نەبێ باش ئێمە ئەمانەوێت لۆگینکەین کە لۆگینمان کرد ڕەگ بۆ یوزەرە 2 3 وەکو بینن کە لۆگینمان کرد ڕێک ڕیدایرێکتمانی کرد بۆ وێبسایتێکی دیکە بردمانی بۆ وێبسایتی 3W سکوڵە یانە ئەو ئیتر هەر وێبسایتێک کە ئەو بیەوێت ئێمە شتەکەمان دا گرنگ ئەوەیە کە ئەگەر وەکو بینن ئێستا بڕۆینە بەشی ئەمە بەشی هینەکەیەتی بەشی داتابیسەکەی وەکو بینن لە نەیمەکەی ڕێک بەم شێوە سیڤ بووە بە شێوەی سکریپت سیڤ بووە ڕێک بە شێوەی سکریپت سیڤ بووە باشە بۆیە کە عەرزێکات کە عەرزێکە ئێستا ئەگەر بمانەوێت ئێمە نەمانتوانی بیگرین بۆیە کە عەرزێکات بۆ شێوە عەرزەکە بێ ئێستا ئەچینە سەر ئەوەی کە چۆن وای لێ بکەین ئینپوتەکان فلتەرکەین بۆیە ویستمەوە بگەم تا پیج سۆرسەکەتان پێ پیشاندەم بەڵام ئەو ڕێک ڕیدایرێکتە بێ ناتوانین پیج سۆرسەکە پێ پیشاندەم ئێستا ڕۆینە سەر ئەوەی کە چۆن بتوانین وای لێ بکەین کە نەتوانی یان نەتوانێت بەو شێوە ڕێک یانی بەدڵی خۆی هەر کەسێک بوێت سکریپت لە ناو داتابیسەکەی تۆدا هەر هیچ پێنەکری هەر ناخۆشە تۆ کەسێک بتوانێت سکریپت لە ناو داتابیسەکەتە دابنێت بۆیە ئەچینە سەر ئێمە وتمان ئیش بە PHP یەکەین لە PHP سینتایز فیلتەرمانەیە سینتایز یانی وەکو پاکەرەوە تاقیم شتێکی وادێ شتی زۆر زانانی PHP زمانێکی ئەدڤانسە شتی زۆر پێکرێت ینی ئەم فانکشنی حازر هەیە پێویست ناکات تۆ بچی فانکشنێک بنووسی لە سەرەتا و ئەو نازانم چی فانکشنی حازر هەیە لە PHP کەشتی زۆری پێکرێت ینی نەوعاتی شتی زۆر تێیە چیەکات ئەم فانکشنانە وەکو فیلتەر سینتایز ئیمێل بۆ من ئەم فیلتەرەمان هەیە چیت بۆ ئەکا بۆ نەتو ئەمە ئیمێڵە بۆ ئیمێڵە چیڵ ئێرە نووسە remove all characters expect letters digital ئەڵێت هەر شتێک ئێمە ئەگەر فیلدێکمان هەیە کەسەکە ئەوێ ئیمێڵ داخڵکە هەر شتێک کە بەدەربێ لە ئیمێڵ ناهێڵێ هەر شتێک کە بەدەربێ لە ئیمێڵ ناهێڵێ ئەو شتانەی کە یعنی لە ئیمێڵە پێشبینی ئەکرێت ئەهێڵێ بەڵام ئەو شتانەی کە لە ئیمێڵە پێشبینی ناکرێت ڕێک خۆی ئیسرێتەوە و ناهێڵێت یانێکا بە کۆ یانی تری ئیسرێتەوە یانێکا بە کۆد ناهێڵێ بچێت داتابیسەکە بۆ شێوەی کە یوزەرەکە یان هەکەرەکە بۆیە بۆ نمونە ئەمەمان هەیە ئێمە سێ ئیمێڵمان نییە بەڵام شێوەی ئیشکردنیتان پێڵێم بە ئێسێمە ئەمانەوە شتێکی تر بەکاربێنین بۆ نمونە ئێمە ویستمان چی سینتایزکەیان چی فیلتەرکەین نێمەکە ئەمانەوە نێمەکە فیلتەرکەین چیەکەین ڤارێبڵی نێمەکە وەکو بینین نێمەکە ئەڕواتە کوێ ئەڕواتە ئەم بەشەوە ئەوەی کە لە گێتەکە بۆمان دێت ئەڕواتە ئەم ئەچێتە ناو ڤارێبڵێک بە ناوی نێم دوایی لەم ڤارێبڵی بە ناوی نێمە لەم ناو کۆبینن ئەڕواتە ناو داتابیسەکەەوە کاتە پێشەوە بچیت داتابیسەکەەوە ئەمە بێت فیلتەریکەین ئەنووسین نێم یەکسانە بە فیلتەر var name ئەم فانکشنەکەیە کە فیلتەرت بۆ ئەکات ئەو شتێکی ئێمە هێنامان ئیتر بەشی زۆر تێ تۆ توانین بە دڵی خۆت تێگەن هاوڕێیان توانین بە دڵی خۆت ئەو شتە بێنی کە خۆتەتەوێت تێگەی زۆری تێ بۆنە ئینکۆدەر و ئەم شتانە و بۆ سترینگ و کارکتەرز و ئینتیجەر ئەمە بەس بۆنە ئەمە بەس ژمارەت بۆ کڕێنێتەوە ئەمە بەس پیت بۆ کڕێنێتەوە ئەمە بەس سپیشل کارکتەرەکانی تر خۆتان لەمێن هەمووی نووسراوە توانی زۆربەی ئەدڤانسە یانی تۆ پێویستت پێ نابێت ئەوەی گرنگ پێ ئێمە باسێکین زیاتری ئیمێڵەکە و سترینگەکە گرنگن بۆ ئێمە باسی دواناکەین ئەگەر خۆت حەزت بۆ توانی بڕۆیتە سەر ئەم وێبسایتە حەزەکە لینکەکەتان بۆ دانێن و بتوانن سێری ئەو بکەن و بیان خوێننەوە بزان چۆن ئیشەکەن لەم حاڵەکاتی ئێمە بەم شێوە یعنی ئەم شتە چیت بۆ ئەکات ئەگەر ئیمێڵت هەبێت ڕێک بۆ شێوەی بۆ ئەکا کە ئیمێڵەکەت بۆ فیلتەرەکات هەرچی کۆدی زیان بەخشیان شتێکی تیا بێت ڕێک دایە ماڵێ ئێمە ئیشمان بە چییە؟ ئیشمان بە
ئیشمان بەچیە ئیشمان بە سترینگە ئەم بەشە فلتر سنتای سترینگ ئەمە بۆ کەسانە کە PHP لە خواری هەشت بەکات تقریبا 7.5 ومانە بەکارەهێنن بۆ کەسانە کە ئەو ڤێرژنی PHP بەکارەهێنن ئەتوانن ئەم فانکشنە بەکاربهێنن بەڵام ئێستا PHP لە ڤێرژنی 8.1کە ناوی ئەم فانکشنەی گۆڕیەوە بە HTML special character بەڕای من ئەمە باشترە لەبەرەوەی ناوێکی خۆشترە و هەموو کەسێک دەتوانێت زۆر بە ئاسانی بەکاری بهێنێت و بەردەستشە بۆ هەموو ڤێرژنەکانی تری PHP چۆن بەکاردێ هەر بە هەمان شێوەی ئەمە ئەوە کەس ویستت تەنها فلتەری ئیمێل بکەیت توانێت ئەو فانکشنە بەکاربێنێت بەڵام ئەگەر ویستت بۆ نمونە نەیمێک بێت ینی ئیمێل دەبێت دەتوانێت ئەبێ ئەم فانکشنە بەکاربێنی HTML special character ناوی variableەکە ببینن ئێستا ئەمەتانی ناوی variableەکە ئەمە تۆ کە ئێمە ڕکوێستەکەمان وەرگرت لە سێڤەرەکەەوە و خستمانە ناو variableەک دوای لە variableەکەەوە ئەخین ناو داتابیسەکە ئەمە پێش ئەوەی بکاتە پێش ئەوەی بکاتە داتابیسەکە چیت بۆ ئەکات فلتەریت بۆ ئەکات پێش ئەوەی بکاتە داتابیسەکە فلتەریت بۆ ئەکات اینجا ئەمەتا لەمێ اینجای خاتە ناو داتابیسەکەەوە کۆ بینن دەمێەوە فلتەریت بۆ ئەکات اینجای خاتە ناو داتابیسەکە بۆیە ئیتر تۆ هیچ کێشت نییە ئەستا با ببینیم بزان ئیشەکە بزان ئێستا ڕیدایرێکتمانەکان نێک و ڕیدایرێکتمان ناکە ئەوکۆ بینن ئەمە سەیریکەن سکریپت گەورەتر و بچووکترێتەوە عەڵامەی سکریپتەکەی باشە ئێستا ئەوەمان کرد با ئێستا ئەمە یوزەرێکی تر داخڵکەین بزان چۆن لە داتابیسەکەی سەیڤ ببێت هەر ئەو سکریپتەی ئەهێنین لەو سکریپتە ئەهێنین ناوێکی تری بۆ دانێ ئەنووسین ڕێک 2 1 2 3 نمونە ئەوە سەیڤ بوو اینجا هەم ڕێک 2 با لۆگینکەین 1 2 3 وەکۆ بینن سەیکەن وەکۆ بینن وێڵکەم تو داشبۆرد ڕێدارێکتمانی نەکرد ئەو سکریپتەی چی لێ کرد خامی کردەوە ئەو شتانی هەموو یە داماڵی کە بتوانێت زیان بە وێبسایتەکەی تۆ بگەێنێت چی لێ کرد کردی بە شێوەی تێکست کردی بە شێوەی سترینگێکی احتیاطی هەرچی دەسەڵات و هینی هەمووی لێسندەوە ئێستا با بزانین کە شتەکە چۆنە سێ بۆ بینن هاوڕێیان ئەو عەلامەتی گەورەتر و بچووکترەکەی چی لێ کرد هەمووی کرد بە کۆد تێگەن هەمووی کرد بە ئەو کۆدە یعنی لە پشتەوە لە لای براوزەرەکە بۆ شێوەیە براوزەرەکە لی تێناگەێت تێگەن بەس تەنها PHPەکە لە هێنە HTMLەکە لی تێگەێت و لە کاتێ پیشانی تۆیەدا ئەیکات بە عەلامەتی گەورەتر و بچووکتر بەڵام ینی براوزەرەکە بە سکریپت حساوی ناکات بە تێکستێکی احتیاجی حسابەکە ڕاستە وەکو تۆ وەکو ئەووا بینیت بەڵام وانییە خۆی لە ڕاستیدا ینی دەسەڵاتی لێ داماڵی وە یان نەیکردەوە بە سکرپتانی لای داوە تێگەن ساگەر ببینین بزانە کۆدە چۆن کۆدەکەیش هەر چۆن لە داتابیسەکە سێڤ بۆ بینین هەر بۆ شێوەیەشە لە داتابیسەکە سێڤ بووە کە بە شێوەیەکی ینی بە شێوەی کۆدەکانی گۆڕیوە ینی ئەو وەکۆ بینن دەمێت چۆنە ئێستا ئەم نووسینە هیچ زیان بەخش نییە وەکۆ بینن بەڵام ئەوەی سەرەوە زیان بەخش بوو ڕێک تۆی ڕیدایرێکتە کرد وێبسایتێکی دیکرد ئیتر خوازانێت چی ئەبوو ئەگەر هاکەرەکە دەبێت من هاکەرنی من نازانم ێساری هەنێک شتێ باسی کەم ئەمەش کۆدی ئیتیکەڵ هاکینگ ئەمەشە کۆرسی ئیتیکەڵ هاکینگ نییە تا باسی هەنێک شت بکەین بەڵام ئیتر لای هاکەرەکە ئەمێنێت ئەتوانێت زۆر شت بکە بۆیە پێوا بێت گەشتینە کۆتایی ڤیدۆکە وتمان چی فێربوون ئێستا ئێمە لەم ڤیدۆ دوو سێ فیڵدی ئینپوتمان هەیە ئینپوتەکان ئەکەین بە ئینپوتەکان فلتەرەکەین بۆ ئەوەی هیچ کەسێک ناتوانێت سکرپت بخاتە ناو داتابیسەکەمان دوایی کە پیشانە درێت ئیتر ئەو شتێککە هاکەرەکە ئەوێت ئەوە بکرێت تەنها ئێمە مەبەستمان ئەوەیە کرۆس سایت سکریپتینگ نەهێڵین یعنی هیچ سکریپتێک نەهێڵین بڕاتە ناو داتابیسەکەمان فیڵدەکانمان هەمووی تەعقیمکەین فیڵدەکانمان هەمووی داماڵین لە سکریپت و کۆدی خراپ ینی هەم ئەمەشە چێتە بواری SQL ئینجەکشنیشەوە تقریبا بۆیە گەیشتینە کۆتایی ڤیدۆکە تاوەکو
ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ سەبسکرایب و لایکی کەناڵەکەش لەبیر مەکەن خواتان لەگەڵ بێ.